لەگەڵ نزیکبوونەوەی وادەی پێکەنانی کابینەی نوێی حکوومەتی عێراق گوشارە جەماوەریەکان بۆ سەر نوێنەرانی کورد لە بەغدا زیاتر دەبن. هاوڵاتیان داوا دەکەن ئەم جارە نوێنەرەکانیان ببنە داکۆکیکارێکی سەختی مافە دەستوریەکانی هەرێم و بەرژەوەندێک گشتیەکان بخەنە پێش هەموو ململانەیەکی ترەوە. ئەوەی 11 ساڵە خەڵک بەدەست قەیرانی داراییەوە ئەناڵێنێ. هەرچۆنێ هەیە واز لە خواستەکانی خۆیان بێنن ئەوانەی کە لەوێن واز لە خواستەکانی خۆیان بێن و کێشەی خەڵک چارەسەرکەن. ئێمە هەر ئەوەمانەوێ لێیان. ئەگەر ئەوە بکەن میلەتیش لیان ڕازیە. ئەگەر نەیکەن میلەتیش نیان ڕازی نابێت. پێشترەوەیان نەکردووە بەڵێ. پێشتر بڵێن چوونەتە بەغا بەس خەریکی پۆست و ئەو شتانەی خۆیان بوو. داواکاری سەرەکی خەڵک ئەوەیە کە پەرلەمانتارانی کورد و وەزیر و سەرۆکۆمار وەک ئەرکی ئەخلاقی و یاساییان لە دانووسانەکاندا داکۆکی لە شایستەداراییەکان و مافەنەتەواتیەکان بکەن و شەڕی بەرژەوەندیەکانی خەڵک بکەن نەک سەرقاڵن بە پۆست و ئیمتیازاتی تایبەتەوە. دروستبوونی حکوومەتی نوێ لە بەخا ئەبێ دەسەڵاتدارانی حکوومەتی هەرێمی کوردستان بە ئۆپۆزیسیۆن و بە دەسەڵاتەوە کار بکەن لەسەر بنەمایەک کە ئەو هەڵانەی لە ساڵانی ڕابردووە کراوە لە بەخا ئەو هەڵانە دووبارە نەکەنەوە، ئەو هەڵانە چارەسەرکەن. چونکە ئەمڕۆ بیرمان نەچێت 6 ملیۆن کورد چاوی لە دەستی ئەو ئەندام پەرلەمانانەیە کە ئێستا لە ناو پەرلەمانی بەغا دەوامەکەن. هەڵەکان هەر حیزبە بۆ گیرفانی خۆی ئیش نەکات، هەر حیزبە بۆ مەساڵەحی خۆی ئیش نەکات. مەساڵەحی هەر کەسە ڕۆڵی خۆی ببینێ بۆ پێشکەستنی خەڵکی کوردستان. کێشەی موچە چارەسەر کرێ بکرێ بە مەرکەزی، یعنی چی دوو مانگ جارێ لە تە موچەیەک تێنێ، یعنی چی هەموو ساڵێ مانگی 11 و 12 تەخورێ، یعنی چی تا ئێستا 6 دانە موچەمان ئەنفال کراوە، خوراوە، براوە، کەس خۆی ناکا بە خاوەنی. خەڵکی لە هەرێمی کوردستان دەڵێن چی ترکاتی بێدەنگی و پاشکۆوێتی و دواخستنی ماف و شایستەدارایی و نەتەواتیەکان نەما و پێویستە نوێنەرەکانیان لە بەغدا سەنگ و قورسایی دەنگی کورد بۆ چارەسەرکردنی کێشە هەڵبەسێردراوەکان بەکار بهێنن. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.